لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەبدولحەمید وتەبێژی دەستی گەشت و گوزاری هەرێم جەرامێ ڕاستەوخۆ میوانی ئەم گەشتی هەواڵن. کاک ئیبراهیم سڵاو لێبێ، سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. دەمێ بزانم ئامادەکاریەکان چیتان کردووە بۆ جەژنی قوربان بە دیاریکراوی لە فڕۆکەخانەکان لە بازگەکان لە ناوچە گەشتیارەکانە و ناوچانێک کە بەڕاستی جێگەی سەرنجی گەشتیاران و ساڵانە گەشتیاران ڕووی تێدەکەن. سلااوت لێبێ هێوی خان، سلااو لە تۆی بەڕێز لە تەواوی بینەرانی خۆشەویست. بەڵام وەکو ڕاستکردنەوەیەک من ئیبراهیم عەبدولمەجید دەست دەکەم و پەیوەست بە ئامادەکاریەکان دیارە ئێمە لە دەستەی گەشت و گوزار وەکو هەموو بۆنانەی ترکە دەتوانم بڵێم بۆتە ڕۆتینێک لە لای دەستەی گەشت و گوزار کە لەگەڵ هاتنەوەی هەر بۆنێ کۆمەڵێک ئامادەکاری ئەوە کۆمەڵێک ڕێکار و شێوازی هاوشێوە و جێگیر هەن کە دەیانگرینە بەر بۆ نمونە ئێمە هەفتەیەک پێش ئێستا واتە نزیکەی 10 ڕۆژیان جاری وێن 2 هەفتە پێشی ئەو بۆنەیە لە ڕێگەی بەڕێبەتی گشتەکانمان لە سەرجەم پارێزگاوی دارە سەر بەخۆکان دەست بە ئامادەکاریەکانی خۆمانەکەین بۆم جەژنی قوربانش کە پێمان وایە ژمارەیەکی ئێجگار زۆری گەشتیار ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستانەکەن بۆیە ئامادەکاریەکانمان تەواو کردوون. ئامادەکاریەکانمان بە شێوەیەکی گشتی لەسەر دوو ئاستە، لەسەر ئاستی کەرتی حکومی و لەسەر ئاستی کەرتی تایبەت. لەسەر ئاستی کەرتی حکومی مەبەستمان لێی ئەو هەماهەنگیەیە کە لە نێوانی لایەنە پەیوەندیدارەکان هەیە، بۆ نمونە لەگەڵ وەزارەتی ناوخۆ، لەگەڵ ئاسایشی بازگەکان، لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن کە فڕۆکەخانەکانیش دەگرێتەوە، لەگەڵ بەرگری و تیمەکانی تەندروستی فریاکەوتن، بەرگری شارستانی، تیمەکانی قامیاتی دارە سەر بەخۆکان، پارێزگاکان، هەموو ئەمانە سەرجەمی ئەم لایەنە پەیوەندیدارانە وەکو یەک تیم کار دەکەین و هەموو هەوڵێک دەخرێتە گەڕ بۆ ئەوەی بتواندرێ پلانی پێشوازیکردن لە گەشتیاران بەسەرکەوتووی جێبەجێ بکرێ و میوانداریەکی شایستەی گەشتیاران بکەین و لەسەر ئاستی ئەمە کەرتی گشتی حکومی، لەسەر ئاستی کەرتی تایبەتیش ئێمە ئامادەکاریمان کردووە لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان هەماهەنگی تەواو هەیە، تەواوی بنکە گەشتیاریەکان ئامادەن بۆ ئەوەی پێشوازی گەشتیاران بکەن. بەڵێ باشە کاک ئیبراهیم باسیەوە کێڵی پێشبینی دەکرێت و بەڕێوەبەری گەشت و گوزاری هەولێرش کەمێک بەر لێ سار قسەی کرد بۆ میدیاکان، ئەویش هەر باسیەوە کاڵێ پێشبینی دەکرێت گەشتیارێکی زۆر ئەم ساڵ و بۆ ئەم جەژنە ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکات. ئەمە جێگەی خۆشحاڵیە، بەڵام لەسەر چ بنەمایەک ئێوە پێشبینی ئەماکەن کە بۆ گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکات، چونکە ئەمە واکات وردەکاریەکانیەوە، ئامادەکاریەکانیەوە، ئەرکەکانیەوە زیاتر بکات. بەدڵنیاییەوە ئێمە تەنها پێشبینی ناکەین، ئێمە پێشبینیەکانمان پشت ئەستورە بەو پلان و ئامادەکاریانەی کە کردومانە و بەو فیدباکەی کە ئێمە لە مەیدانیان لە ڕێگەی تیمەکانمانەوە وەریەگرین، ئەو فیدباکەی کە ئێمە لە کۆمپانیا گەشتیاریەکان لە بنکە گەشتیاریەکان وەریەگرن، هەموو ئەو ئاماژانە بەرچاوی ئێمە ڕوونەکەنەوە لەوەی کە پێشبینی بکەین چەند گەشتیار بێن و زائیدەن ئێمە ئەزمونێکی زۆرمان هەیە خۆشبەختانە جەژنی قوربان بۆ نمونە لە پارساڵ بە نمونە وەردەگرینکە لە ماوەی 10 ڕۆژی جەژنی قوربان 348,000 گەشتیار ڕیان لە شارەکانی هەرێمی کوردستان کردن. لە جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ کە 2 مانگ و چەند ڕۆژێک دەکا پێش ئێستا زیاتر لە 200,000 گەشتیار سەردانی شارەکانی هەرێمی کوردستانیان کردو. خۆتان نەزانن جەژنی قوربان جیاوازەکە لەگەڵ جەژنی ڕەمەزان بۆ نمونە لە ئێمە دەچینە ناو وەرزی گەشتیاری تر پلەکانی گەرما وردە لە بەرزبوونەوەدان و هەرچەندش کە پلەکانی گەرما بەرزبوونەوە هێندە ئەمە کاک ئیبراهیم ئێمە ئەتوانین ئەو پێشبینیە بۆ ئەم جەژنەش بکەین بە ژمارە؟ بۆ ئەم جەژنە ئێمە پێمان وایە وەکو گوتم ئێمە کە جەژنەکە چەند ڕۆژێک پێشخۆی چەند ڕۆژێک دوای جەژنەکە وەرەگرن واتە لە 10 ڕۆژ پێشبینی دەکەین کە زیاتر لە 300,000 گەشتیار ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان بکەن و تەواوی ئامادەکاریەکانیش کراون هەرێمی کوردستان بە کەرتی حکومی و تایبەتەوە لە ئامادەباشی تەواودایە بۆ ئەوەی کەشێکی ئەوتۆ بۆ ئەو گەشتیارانە بەرەخسێنن کە تیایدا گەشتیاران هەست بە ئاسوودەی بکەن لە کاتی مانەوەیان لە هەرێمی کوردستان و کەرتی تایبەتیش وەکو لە وەڵامی پرسیاری پێشوش ئاماژەم پێیدا لە ئامادەباشی تەواودایە هەموو ئامادەکاریەک کراون لە چاوەڕوانی گەشتیاران داین و پێمان دەمانەوەیە بەڕاستی خواسیەوەمان هەیە کە جەژنێکی نمونەیی فراهەم بکەین بۆ گەشتیاران. باشە کاک ئیبراهیم لە ساڵانی ڕابردوو گەشتیاران بە بەردەوامی گلەی ئەوان هەبووە کە نرخ بەرزە،
چۆن مامەڵە لەگەڵ ئەمەدا دەکەن خودی ئێمە خۆشمان کە ڕەنگە هەندێک جار بچینە ناوچە گەشتیارەکان هەست بۆ بەرزی نرخە بکەین بە نمونە گە لە ڕۆژێکی ئاساییدا تۆ کە پرێک یان شوێنێکی سادەی بچووک بگری بە نرخێکی زۆر بەرز ڕەنگە لە ڕۆژانی وەکو جەژندا و لە ڕۆژە مناسبەکاندا ئەمە نرخەکە زیاتر بەرز بکرێتەوانێ چۆن ئێوە مامەڵە لەگەڵ ئەمەدا دەکەن یاخود ئەو نرخانەی کە هەیە ئاساییە؟ بەڵێ دیارە بەڕاستی بابەتی نرخ ئەو بابەتەیە کە ئێمە بەردەوام بەتەبیری لە بۆنەکاندا زۆر ئەو پرسیارەمان لەو بارەیەوە ڕاستە ئەکرێ و خەڵکێکی شەن گرەی یەکەن و ئەو سکاڵایانشمانیمە بیستۆتەوە بێگومان دەستەوەستان نەوەستاوین هەموو هەوڵێک دراوەکە بۆ ئەوەی بتواندرێت نرخەکان بە جۆرێک بن کە لە ئاست خواستی گەشتیاران دابێت لە بەرەوەی بابەتی نرخ بەڕاستی بابەتێکی ئێجگار گرینگە ئێمە گەر بمانەوێت سەرنجی ژمارەیەکی زیاتر لە گەشتیاران ڕابکێشین بۆ هەرێمی کوردستان دەبێت نرخەکانمان بە جۆرێک بێکە هانی گەشتیاراندا گەشتی بۆ بری گەشتیار خۆتان نەزانن بۆ شوێنی گەشتەکە کە لە ڕووی تێچوو لە ڕووی مادیەوە ئەنی بارگەرانیی زۆر نەخاتە سەر گەشتیارەکە بەڵام هێوی خان شتێک هەیە تەنها لە هەرێمی کوردستان نا لە تەواوی دنیا نرخی خزمەتگوزاری گەشتیاری لەگەڵ شوێنێکی ئاسایی جیاوازی هەیە و ئەم نرخە بە جوێرەی وەرزەکانی شەگۆڕێ ئێمە بەردەوام نمونەیەک دەهێنینەوە و هەردوو بارش یەکەینەوە ئەو سەر لە پێی ناوی ئەوەیە کە پەیامەکە بە دروستی بگە هێوی خان تۆ ئەگەر گەشت بکەی بۆ بابرن وڵاتێکی ئەوروپی لە مانجی یەک کە وەرزی گەشتیاری نییە تکتی فڕۆکەکە نرخێکە و هۆتێلەکە لەوێ نرخێکە بەڵام بۆ هەمان وڵات بچیت بۆ لە هەمان هۆتێل بمێنیتەوە بە هەمان هێڵی ئاسمانی گەشت بکەیت لە وەرزی گەشتیاری کە ئێستا نرخەکە چەند قاتە ینی ئەمە لە تەواوی دنیا ئاوایە هۆ بخۆی گەشت و گوزاریش ینی بابەتێکی ئابوووریە بەڕاستی بە گوێرەی وەرزەکان گۆڕانکاری لێت بەسەر نرخەکاندا دێ و لە کاتێک هەڵاوسانێکی گەشتیاری دروست دەبێ خواست لەسەر خزمەت گوزاریە گەشتیارەکان بەرز دەبێتەوە ئەمە ڕاستە خۆواکە کە نرخەکان بەرز بنەوە بەڵام ئێمە هەمیشە هەوڵمان داوە کە ئیستقلالکردن نەبێ واتە باشە کاک ئیبراهیم با کۆتا پرسیار بکەم لەسەر نرخەکان ئێوە چۆن چاودێری ئەوە دەکەن کە ناوچە گەشتیاریەکان نرخەکان بەرز نەکەنەوە لە هەندێک کات هەیە لە ناوەڕاستی هەفتە بۆ نمونە کە ڕۆژێکی قەرەباڵغ نیە هیچ بۆنەیەک نییە تۆ کە پرێگەگری بە نرخێکی گران با من بە تەقریبی پێت بەڵام بۆ نمونە من کە پرێگەگرم لە ناوەڕاستی هەفتە لە ڕۆژێکی سێشەمە بە 40,000 ئەم نرخە ڕەنگە زۆر بێ بە دیاریکراوی بۆ ئێستا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چجا ئەوەی کە بۆ گەشتیار ڕەنگە گەشتیار تا ڕادێک چاوپۆشی زۆر بەکەمی چاوپۆشی لە نرخەکان بکەن بەڵام بە شێوازی گشتی نرخەکان زۆرە ئێوە چۆن چاودێری ئەماکەن بۆ ئەوەی کە خۆشت باسر کرد بابەتی استقلالکردن نێتە پێشەوە بەڵێ دیارە ئێمە چەند کەناڵێکی جیاوازمان کردووەتەوە بۆ ئەوەی گەشتیار بتوانین ڕاستە و خۆ بێ ئێمە بگەن یەکێ لەو کەناڵانە هێڵی گەرمە لە سنووری هەر بەڕێبەرایەتێکی گشتی ئێمە هەر ژمارە تەلەفۆنمان هەیە وەکو هێڵی گەرم لە خزمەتی گەشتیاران و هاونیشتمانیاندایە لە هەر شوێنێک گەشتیار هەستی کرد نرخەکە زیاد لە پێویست بەرز کراوەتەوە و قۆڕخکاری تێدا دەتوانێت پەیوەندی بکە و حاڵەتی ئاوامان هەبووە تیمەکانی ئێمە تەداخلیان کردووە و زۆر شوێنی شەبووە کە بەڕاستی ڕوبەڕووی لێپێچینەوەی یاسایی کراوە سەر ڕای ئەوەی کە ئێمە هەرگیز نامانە لەگەڵ کەرتی تایبەت بگەینە قۆناغی سزادان لەبەرەوەی کەرتی تایبەت ڕۆلێکی ئێزگار گەورە دەبینێت لە زیاتر بوژانەوەی کەرتی گەشتیاری بەڵام بە هیچ شێوەیەکیش ئێمە ڕێگە نادەین بەڕاستی قۆڕخکاری لە نرخ ببێت بە دیاردە لەبەرەوەی قۆڕخکاری لە نرخ لە دوورمەودا بە زیان بۆ کۆی پرۆسەی گەشتاری لە هەرێمی کوردستان دەشتێت بابەتێکی تر هەر پەیوەست بە نرخێمە سەرجەمی بنیە گەشتیاریەکانمان پابند کردوون بەوەی کە نرخەکان هەڵبواسن واتە تۆ پێش ئەویان لە مینیۆکە هەیە یاخود هەڵواسراوە واتە گەشتیار یان هاونیشتیمانی پێش ئەوەی خزمەت گوزارەکە بەکار بە نرخەکە یەزانێ لەم لایەنەوە فێڵی لێ ناکرێتن و ئەو بژاردەیە بە تەواوەتی لە بەردەستی گەشتیارەکە یان هاونیشتمانەکە خۆیەتی کە ئایا خزمەت گوزاریە بەکار بێنیانە لەبەر ئۆڵڕێدی نرخەکەی دەزانێت بە گوێرەی ئەستێرەکانیش بۆ نمونە ئێمە پۆلێن بەندیمان هەیە بێگومان نرخەکان گۆڕانکاریان بەسەردادێت لە شوێنێکی یەک ئەستێرەی نرخی خزمەت گوزاری جۆرێکە لە 5 ئەستێرەی جۆرێشترا بژاردەکە بە تەواوەتی لە بەردەستی گەشتیار خۆیدایە بەڵام دووبارەی دەکەمەوە تیمەکانی ئێمە یەکێ لە ئەرکەکانیان ئەوەیە کە ڕێگە بگرن لە قۆڕخکاری لە نرخدا و لە هەر شوێنێکیش ئێمە بزانین و بە بەڵگەوەمان بسەلمێنرێت کە زیاد لە پێویست نرخەکان بەرزکراوەتەوە ڕێگە بەم بابەتە نادەین. بەڵێ زۆر سوپاس بۆ ئیبراهیم عەبدولمەجید و تەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم کە چەنابێ ڕاستەخۆ میوانیم کاتژمێری هەوڵ سوپاس بۆ قوبڵکردنی میواندارەکەمان و سوپاس بۆ زانیاریەکان.